شۆڕشگێڕەکان کە ئاش بەتاڵیان کرد ڕژێم چ بەڵایەکی بەسەر کوردەکان داهێنا. کوردەکان چۆن سوکایەتیان پێدەکرا. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە دوای هەرەسێنانی شۆڕشی ئەیلول لە 11 ئاداری ساڵی 1975 هەموو پێشمەرگە و زۆربەی بەرپرسەکان پەنامان برد بۆ ئێران. ڕژێم تەواوی کە سوکاری پێشمەرگەکانی ڕەوانەی ئێران کرد و هەموویانی ئاوارەی ئێران کرد. دوای ماوەیەک ئاوارەبوون و ژیانی کولەمەرگی بڕیارماندا کە بگەڕینەوە بۆ کوردستان. بەڵام لەگەڵ گەڕانەوەمان حکوومەتی عێراق بڕیاری دابوو کە کوردەکان بەسەر ناوچەکانی عێراقدا دابەش بکات و نەیان گەڕێنێتەوە بۆ کوردستان. کە گەڕاینەوە ئێمە چەند ماڵێک بووین ڕەوانەی ڕوومادیان کردی. لەوێ بە خەڵکی ئەوێ وترا بوو کە هەر ماڵەو ئەبێت ماڵێک بۆ کوردە ئاوارەکان دروست بکات. ئەوانیش بە ناچاری ماڵیان دروست کردبوو، بەڵام ماڵێک کە بە کەڵکی ئەوە نەئەهات کە ئاژەڵیشی تێدا ڕابگریت. لەوێ من پیاوێکم بینی کە پێشمەرگە بوو هاتبوویەوە بۆ کوردستان لەگەڵ ژن و منداڵەکانیدا و داوای ئەکرد کە کچەکەی بنێرێتەوە بۆ ئێران چونکە هاوسەرەکەی لەوێ بوو، بەڵام پێیان وتبوو ناتوانێ بینێرێتەوە و شتی ئاوا نابێت، باواز لە مێردەکەی بهێنێت و لێرە شوو بە کەسێکی تر بکات. ئەمە بێلەوەی هەر کوردێک داوای ئیشکردنی بکردایە ئەیان کرد بە کەناس و کەناسی گەشت بووە ئاستێک کە هەر شەقامێکی ڕوومادی دوو کەناسی کوردی لێبوو. دواتر گەشتە ئاستێک کە هەر شەقامە و 30 کەناسی کورد ئیشیان تێدا ئەکرد. ئەمەش تەنیا بۆ سوکایەتی کردن بوو بە کوردەکان و هیچی تر. بەڵام لەولاوە لە بری بەهانە هاتنی کوردەکان براکان لە ناو خۆیاندا خەریکی ناکۆکی و یەکتر بچووکردنەوە بوون و هەرکەسە و هەوڵی ئەدا خۆی یەکەم کەس بێتەوە مەیدانەکە و خۆی ببێتە یەکەم هێزی مەیدانەکە. بۆ ئەم کارەش هیچ کات سڵیان لە یەکتر شکاندن ناکردەوە. دواتر ئێمە و کۆمەڵە و سەرکردایەتی کاتێک کۆبووینەوە بۆ ئەوەی پێک بین، بەڵام هیچ پێکهاتنێک بوونی نەبوو، بەڵکو هەمویان لە دژی شۆڕشی ئەیلول قسەیان ئەکردو. بە خراپە باسی بەرپرسەکانی شۆڕشیان ئەکردو کە لە یەکتریش جیا ئەبوونەوە، بە خراپە باسی یەکتریشیان ئەکرد، بەڵام هیچ کات باسی ڕژێمیان نەکردو. وایان ئەزانی کە کوردستان بێخاوەن ماوەتەوە و ئەوان حکمی لەسەر ئەگێڕن بێ ئەوەی ئەو دژمنە گەورەیە ڕەچاو بکەن. من هەر ئەو کات ئەمویست واز لە شۆڕش بهێنم، چونکە پێم وتن کە ئێوە ئاوا شۆڕشتان پێ ناکرێت، ئێوە تەنیا ئەتانەوێت شەڕی ناوخۆ بکەن و ئەمە لە کاتێکدا بوو کە هەر لایە و کتێبێکی سووری ماوتسی تۆنگیان لەلا بوو و ئەو کتێبەیان بەڕێبازی خۆیان ئەزانی، بەڵام هەمویان خەریکی ناکۆکی بوون لە ناو یەکتری. لەولاشەوە هاوڵاتیانی کورد ئاوارەی ناوچەکانی عێراق بوون و گەورەترین کارێک کە پێیان بسپێردرایە کەناسی و پاکردنەوەی شەقامەکان بوو.